با بە وردەکاری باسی ئەو دوو کێڵگەیەتان بۆ بکەم کە بە درۆن هێرشیان کراوەتە سەر. سەرەتا باسێک لە کێڵگەی خۆرمەڵە دەکەین کە یەکێکە لە یان گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕووی بەرەمێنانەوە کە بەم جۆرەیە. کێڵگەی نەوتی خۆرمەڵە گەورەترین کێڵگەی نەوتی خاوی هەرێمی کوردستانە وەکو وتم نەک لە ڕووی پانتایی شوێن و لە هەندێک ڕوویترەوە بەڵکو لە ڕووی بەرەمێنانەوە وەکو پێوەرێک بۆ گەورەی ئەم کێڵگەیە ئاماژەمان پێکردووە. توانای بەرەمێنانی نەوتی ئەم کێڵگەیە 145,000 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا. ئەی ئێستا چەند بەرهەم دێنێت؟ بەرهەمی ئێستای 110,000 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا و ئیش دەکا. بەڵام کە بە درۆنی ڕشکرایە سەری یاخودە و هێرشانی کە کرایە سەر ئەم کێڵگەیە وای کرد بەرەمێنان لەو کێڵگەیەدا ڕابگیرێت. ئەم کێڵگەیە نەوتەکە بەرهەم دێنێت بۆ کۆ بەکاردێت لە ناوخۆدا لە پاڵاوگەکانی ناوخۆ بەکاردێت بۆ سوتەمەنی ناوخۆ و پێداویستی ناوخۆ واتام 110,000 بەرمیل نەوتەی بەرهەم دێت لە ناوخۆدا بەکاردێت. ئەو کۆمپانیایی کە سەرپەرشتی ئەو کاری ئەم کێڵگەیە دەکاوە خاوەندارەتی کارەکانی ئەو کێڵگەیە دەکات کارگروپە. کارگروپ کە گروپێکی خۆماڵیە سەرپەرشتی کارەکانی کێڵگەی خۆرمەڵە دەکات کە گەورەترین کێڵگەیە لە ڕووی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان. ئەو کێڵگەی تر کە بەرەبیانی ئەمڕۆ بە درۆنی بۆم ڕێژکرا و هێرشی کرایە سەر کێڵگەی نەوتی سەرسەنگە. ئەمیان چوارەم کێڵگەی نەوتی خاوی هەرێمی کوردستانە لە ڕووی بەرەمێنانەوە چوارەم گەورەترین کێڵگەیە. توانای بەرەمێنانی 43,000 ئەگەر بە تەواوی ئیشی تیا بکرێت 43,000 بەرمیل ڕۆژانەیە بەڵام بەرهەمی ئێستای 33,600 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم دێنێت. ئەمیش بە هەمان شێوە نەوتەکەی بۆ پاڵاوچگەکانی ناوخۆ بە کاردێت. ئەو کۆمپانیانەی کە خاوەندارێتی کارەکانی ئەم کێڵگەیە دەکەن کۆمپانیایی HKN ئەمریکیە کە زۆرترین پشتی ئەم کێڵگەیە هەیە 62% لە پاڵ ئەمدا کۆمپانیای شامارانی کەنەدیە کە 18% پشکەکانی ئەم کێڵگەی گرتوۆتە خۆی کە ئەم پشکانی لە تۆتاڵی فەڕەنسی کڕیەوە. ئەم دوو کۆمپانیایە پێکەوە ئیدارەی یاخود خاوەندارێتی کارەکانی ئەم کێڵگەیە دەکەن. ئەم دوو کێڵگەیە کێڵگەی گرنگی بەرەمێنانی نەوتن کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان نزیکی 150,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم دێنن پێکەوە کرانە ئامانج. ئەم کردنە ئامانجە لە کاتێکدایەکە گفتوگۆکان لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەرەنجامێکی ئەرێنیان نەبووە و نەوتی هەرێمی کوردستان هەناردە نەکراوەتەوە. دوێنێش ئەپیکور کە یەکێک لەو کۆمپانیانەی HKN کە هێرشی کراوەتە سەر با بڵێن کێڵگەی سەرسەنگە و HKN زۆرترین خاوەندارەتی کارەکانی ئەم کۆمپانیایەکە کە 62% پشکەکانی هەیە یەکێکە لەو کۆمپانیانی کە بەشێکە لە کۆمەڵی پیشتەسازی نەوتی کوردستانە پیکور کە تاوەکو ئێستا لە ڕاگەنراوەکەی دوێنێدا باز دەکات تاوەکو ئێستای ڕێکەوتنێ نەکراوە بۆی نەوت هەناردە بکرێتەوە. ئەپیکورەڵێ لەگەڵ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام مەرجی خۆی هەیە. هەرەمڕۆ HKN لەگەڵ با بڵێن کۆمپانیای نەوتی باکوور لە عێراقیش گرێبەستێکی واژوو کرد بۆ پەرەپێدانی کێڵگەی نەوتی حەمری. باش دەچینە بابەتێکی تر هەرچەندە بڕیار بوو لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنە وزارێکە هەڵسەنگاندنەکانیان لەبارەی ئەو راپۆرتەی بە حساب ئامادەی دەکەن لەبارەی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد بخەنە ڕوو بەڵام نە لیژنەکە راپۆرتیان پێشکەش کرد نە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش باسییان لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرد. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە هیچ جۆرێک باز لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکراوە و پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمیش گفتوگۆی لەبارەوە نەکراوە و لە کاتێکدایە تا ئێستا موچەی مانگەکانی 5 و 6 هەرێم دابەش نەکراون و ئەو دوو لیستە بۆ وەزارەتی دارایی عێراق نێردراون پێشتر. ئێستاش یەکە ژمێریارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی ئامادەکردنی لیستی موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان.
باسێکی پرۆژە خزمەتگوزاریەکانی شاری سلێمانیتان بۆ دەکەم. شارەوانی سلێمانی لە یەک کاتدا لە ئێستاە خەریکی جێبەجێکردنی 25 پرۆژەی خزمەتگوزاریە. واروەها دەیان پلانی تریشیان هەیە کە کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی ببێت بە پرۆژەی خزمەتگوزاری. سەرجەم ئەم پرۆژانە سوود و قازانجان بۆ هاوڵاتیانە کە خۆیانە بیننەوە لە پرۆژەی ئاوەڕۆ، قیرتاوکردن و کۆنکرێت و دروستکردنی پرد و ئەندەرپاس ئەمانە بەشێکی و پرۆژە خزمەتگوزاریانن کە لە سلێمانی جێبەجێ دەکرن. ئەو گەڕەکانەی کە پەیامنێری کورسادنی و سەردانی کردوونەوە پرۆژانەیان تایە دڵخۆشن بە گەیشتنی خزمەتگوزاری بۆ گەڕەکەکانیان. پرۆژەی ئاوەڕۆی سندوقی گەیشتووە تا گەڕەکەکەیان. ئامانج دانیشتووی گەڕێکی کۆمارە لە قولەرەیسی، خێزاندارە و باوکی سێ منداڵە. لە ڕابردوودا بەهۆی بۆنی ناخۆشی ئاوەڕۆی گەڕەکەکەیان هەراسان ببوون. پێشتر ئەو زێرابشتە هاتە سەر ئەم منتیقەیە هەمووی مناڵ تووشی نەخۆشی و مێش و لە بۆ مەلاریا بۆ ئەم شتانە زۆر تەئسیری هەبوو. ئیشێکی زۆر باشیان کردو ئەم ستافی کە لێرەشە لەشان ساغ بێ. جێبەجێکردنی پرۆژەی ئاوەڕۆی سندوقی گەڕێکی کۆمارە لە سلێمانی کە لە چوارچێوەی پرۆژە خزمەتگوزاریەکانی شارەوانی سلێمانیە. درێژی پرۆژەکە 160 مەترە. ئەم پرۆژەیە بریتە لە پرۆژەی ڕاکێشانی یاخود درێژکردنەوەی ئاوەڕۆی بۆکس کە ئاوەڕۆیەکی سەرەکیە بۆ جیاکرەوەی نەوەچواری قولەرەیسی قۆناغی دووەمی. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیای ئێکۆنۆمی مەشینەوە جێبەجێ دەکرێت بە بودجەی نزیکەی 250 میلیۆن و 57 هەزار دیناری عراقی. ماوەی پرۆژەکە 240 ڕۆژە. تا ئەم بەروارەی ئێستا قسەی تیاکەین لە سانەوەی کارەکانی تەواو بووە و بەردەوامیشە لە کارکردن. جگە لە پرۆژەی ئاوەڕۆ لە ئێستادا کار لە قیرتاوکردنی ئەو گەڕەکانش دەکرێت کە لە ڕابردوودا خۆڵ بوون و هیچ خزمەتگوزاریەکی ڕێگاوبانی بۆ نەچووە. خزمەتگوزاری گەڕەکی گوڵەباخە 335 کە لەلایەن شارەوانی سلەیمانیەوە جێبەجێ کرێ و سەرپەرشتی ئەکرێت. پرۆژەکە پێک هاتووە لە کربستۆن و گەتەر و ڕێکردنەوەی شەقامەکان پاشان قیرکردنی. تقریباً لەم پرۆژەیە بڕی 36,000 مەتر مربع قیر کرا و ئەم گەڕەکە هەمووی بەگشتی سوودمەند بوو. لە ئێستادا شارەوانی سلێمانی کار لە جێبەجێکردنی 25 پرۆژەی خزمەتگوزاریدا دەکات. دەیان پلانی دیکەشی هەیە کە کاری لەسەر بکات تا ببێت تا پرۆژەی خزمەتگوزاری کە سەرجەمیان بۆ سوود و قازانجی هاوڵاتیانە. ڕێزان محەممەد، کورساد نیوز، سلێمانی. لەسەر ڕوبەری 15 دۆنم زەوی بە بڕی 10 ملیار دینار پرۆژەیەکی استراتیژی کە علوەیەکی مۆدێرنە لە قەزای پێنجێن بنیادنراوە. ئەمە لە کاتێکدایە پێنجێن لە ڕووی کشت و کاڵیەوە لە هەرێمی کوردستان ناوبانگی هەیە بۆیە دروستکردنی ئەم ئەلوە مۆدێرنە بە گرنگ دەزانرێت و دەتوانێت خزمەت بە جوتیاران بکات. دیمەنی ئەلوەی پێنجێنە بۆ یەکەمین جارە قەزاکە دەبێتە خاوەنی ئەلوەیەکی تایبەت بەخۆی بۆ ساختکردنەوەی بەروبوومی کشت و کاڵی جوتیارانی ناوچەکە. لە هەنگاوێکی گرنگدا بۆ پەرپێدان با کەرتی کشت و کاڵی لەسەر ڕوبەری 15 دۆنم زەوی و بە بڕی 10 ملیار دینار ئەلوەیەکی نمونەیی لە قەزای پێنجێن کرایەوە. ئەم پرۆژەی ڕاستە پرۆژێکی وەبەرهێنانە بۆ کردی تایبەت کردوێتەوە بۆ ئومێدەوەی لێرەین و چاومان لەوەیە کە بێتە پاڵپشت و پشتیوانێ بۆ برا جوتیارەکانمان چکا بەڕاستی جوتیارانی سنوورەکەمان کێشۆ مەعاناتێکی زۆریان هەبوو لە ڕابردووە وەکو پێویست بەرەمەکانە ساغ نەکراوەتەوە وەکو پێویست لە ڕاستیە بەرومەکانە پارەی نەکردووە. ئومێدەوارین کە ئەم ئەلوەیە بتوانێت زۆرترین هۆکار بێ بۆ ئەوەی کە بتوانێت ینی ئەو بەرومە کشتوکانە ساخ کاتەوە و ئەو برا جوتیارانی کە مەعانات و کێشان هەبوو پێشتر هاوکار و پاڵپشت و پشتیوانیان بە داواکارەکانیان. ئەلوەکە بە شێوازێکی مۆدێرن دروست کراوە و خزمەتگوزاری پێشکەوتووی تێدا جێگیر دەکرێت. ئەمەش یارمەتی جوتیاران دەدات بۆ فرۆشتنی بەرهەمەکانیان بە نرخێکی دادپەروەرانە و لە ژینگەیەکی گونجاودا. ئەتوانین ئەو پەرژوو بڵاوی کۆبکەینەوە لە ناو ئەلوەکە و ئەتوانین مەسایلی نرخی بەرهەمەکانمان لە ڕۆژێکە بە یەک سەعر دەرکەین یەکەوە نەبێ لە شوێنێ بە سەرێ بێ لە شوێنێک بە سەرێکی کە بێ ئەوە بێت و ئەبێ خاوەن ئەم پرۆژێش وەکو ئێمە چۆن وەک جوتیارێکی دەستقڵی شاو
هەمیشە هاوارەکەین بۆ مافەڕەوەکانمان بۆ ساکردنی بەرهەمەکانمان ئەبێ ئەویش پێشمان کرد وەکو جوتیارێک هەوڵ بۆ ساکردنەوەی بەرهەمەکانمان. چاوەڕوان دەکرێت ئەم ئەلوەیە ببێتەوە هۆی زیادبوونی داهاتی جوتیاران و هاندانیان بۆ زیادکردنی بەرهەمێنان، هەروەها دەبێتە هۆی کەمکردنەوەی خەرجی گواستنەوەی بەرهەمەکانیان بۆ شارەکانی تر. بە هیچ شێوەیەک ئێمە هیچ زەختێک ناکەین لە هیچ برا جوتیارێک کەوا بێت بە زەخت بێت بەروبوومەکەی لەم ئەلوێ ئێمە ساخکاتەوە نەوەڵا دەرگای کراوەیە دەرگای واڵایە بۆ بەخێراتنی ئەو خەڵکە کە بەروبوومەکەی یێنێ پێک هاتووە لە 28 قاتەعەکان بەڕوبەری 136 مەتر مربع دیزاین کراوە لەگەڵ یا دوو بەڕادیشیتیایە بەڕوبەری 400 مەتر کە یەکی 400 مەتر کە توانای ئیستیعابی لەم کاتەی کە بەپێی دیزایانی سەرەتایی پرۆژەکە بریتە لە 20,000 تەن بەروبووم وەرەگرێ. ئەم پرۆژەیە دەست پێشخەری و هەنگاوێکی گرنگە بۆ پشگیریکردنی کەرتی کشتتوکاڵ و گەشەپێدانی ئابووری ناوچەی لە هەرێمی کوردستان. لە نێوم ئەلوەی پێنجێندا جگەلەوەی بەرهەمی جوتیاران ساغەکرێتەوە کوالیتی کۆنتترۆل جێگیرەکرێ دڵنیایی لە کوالیتی باشی بەرهەمی خۆراکی جوتیاران دەدرێت هەموو ئەو گومانانە دەڕەوێنێتەوە کە لێرە و لەوێ لەسەر بەرهەمی کشتتوکاڵی پێنجێن دروست بووە. سەڵات جەمیل کورسات نیوز قەزای پێنجێن. لە بەروبوومی کشتتوکاڵی پێنجێنەوە دەچینە بابەتێکی هەر پێوەست بە کشتتوکاڵ کە بەرهەمی گەنمە. وشکە ساڵی بێبارانی وای کردووە کە نەک تەنها لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە بەشەکانی تری کوردستان واروەها لە وڵاتانی دراوسێش بەرهەمێنانی گەنم کەم بێتەوە کە داتاکان ئەمانەمان پێدەڵێن. سەبارەت بە عێراق لە عێراق لە ساڵی 2024 بڕی بەرهەمی گەنمی بەدەسات و زیاتر لە 6,300,000 تۆن بووە، بەڵام ئەم ساڵ لە 2025 کە ئێستا لە وەرزی با بڵێن بە بازاڕیکردنی گەنمی جوتیارانین بەرهەمی پێشبینی کراوە بە تەواوی بەرهەمەوە لە عێراق 4,500,000 تۆن گەنمە. هەرێمی کوردستان داتاکان چیمان پێ دەڵێن ئەو داتایانی کە من بە دوواداچوونم بۆ کردووە لە ساڵی 2024 2 ملیۆن تۆن گەنمی جوتیاران بەرهەم هاتووە، بەڵام ئەم ساڵ بۆ نزیکی نیوە دابەزیوە و لە دەوروبەری 1 ملیۆن تۆن گەنم خۆی دەبینێتەوە. ئەم ڕێژەیە ڕێژەیەکی تەواو ڕسمی نییە لەبەرەوەی وەزارەتی کشتتوکاڵەڵێ هێشتا داتاکان بە تەواوی نەگەیشتۆتە دەستی لەبەرچی لەبەرەوەی بەشێکی گەنمەکان دەچنە و سایلۆیانی کە عێراق دەیان کڕێتەوە وەزارەتی بازرگانی عێراق ئەو بەشەی ئەمێنێتەوە دوو کۆمپانیا لە پرۆسەی بەنیشتیمانیکردن یاخود بە بازارکردنی گەنمی هەرێمی کوردستان دەیکڕێتەوە کە نرخەکەی کەمترە لەوێش بڕێک وەردەگیری و بڕێکشی لە بازاری ڕەشدا دەفرۆشێ بۆیە داتەکان بە تەواوی نەگەیشتۆتە دەست وەزارەتی کشتتوکاڵ، بەڵام بە گوێرەی بە دوواداچوونەکان بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان 1 ملیۆن تۆنە بێ کە وشکە ساڵی بێبارانی وای کردووە بۆ نیوە دابەزێت. سەبارەت بە ئێران لە ئێران لە ساڵی 2024 15 ملیۆن تۆن گەنم بەدەست هاتووە، بەڵام لە ساڵی 2025 هەمان هۆکاروای کردووە کەم بێتەوە بۆ 11 ملیۆن تۆن. ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 2024 بڕی بەرهەمی گەنم 4,200,000 تۆن بووە، ئەم ساڵ کەم بۆتەوە بۆ 3,600,000 تۆن لە تەواوی پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان. سەبارەت بە سووریا و ڕۆژاوای کوردستان کە دوو داتا هەن، داتایەکیان حکوومەتی دیمەشقە کە لێرە بە سووریا ناوی هاتووە لە ساڵی 2024 720,000 تۆن گەنمی بەرهەمێناوە ئەو ناوچانەی کە سەر بە حکوومەتی دیمەشقن، بەڵام لەم ساڵدا کەم بۆتەوە بۆ 291,000 تۆن. دۆخەکە تا ڕادەیەک لە ڕۆژاوی کوردستان ئەو ناوچانەی کە سەر بە با بڵێن بەڕێوەبەرایەتی خۆسەرن تا ڕادەیەک داتاکان باشتر لە ساڵی 2024 1,600,000 تۆن گەنم بەدەست هاتووە، بەڵام ئەم ساڵ تاوەکو ئێستا داتاکان بە تەواوی نەخراونەتە ڕوو، بەڵام پەیامنێری کورسات نیوز لە ڕۆژاوە وتی پێشبینی 350,000 تۆن گەنم دەکرێت. سەبارەت بە تورکیا لە ساڵی 2024 19,500,000 تۆن گەنم بەرهەماتوە، بەڵام ئەم ساڵ پێشبینی دەکرێت 16,250,000 تۆن گەنم بەدەست بێت. ئەم بابەتە هەم لە هەولێرەوە میوانم دەبێت و بەر لە ئەوەی بچمە هەولێر بۆ لای میوانەکەم پێم خۆشە بچمە
قامیشلۆ دارەبەرەکات پامنێری کورسات نیوز وەربگرم بۆ ئەوەی بە خێرایی هەندێک زانیاریمان لەبارەی گەنمی بەدەسات و یاخود بەرهەمی دانوێڵە و گەنم لە ڕۆژاوی کوردستان پێ بڵێ. فەرموودارە. بەێ دەم باش پشتوان یانی هەرێمە جەزیرە ڕۆژاوای کوردستانی و هەرێمە لەبەریا خۆسەر هەموو دەبەرەکە چاندنیە و تێرەرا سەرەکە ژوڵاتیە ئەجنابیکردنا ژیان ئەوان ji çandiniyê tê ber hişkesariya ya gol herêmê da berhemên cotkaran ji genim ya îdaketiye kêmiyê di sala çûyî wekete amaje pêkir sala çûyî nêzî milyon û 700 tonî hat îsal 305 milyon bibûyî 305 hezar ton derbas nekiriye bo got em karin ser vê yekê bi axir mêvaneke gelm ew jî endizyarekî kiştokaliyê ye Abdulbaqî Musa destpêkê tibxêr hatî televizyona Kurdsatê em dixwazî layê te nas bikin îro weke endizyarekî kiştokaliyê zîraî li vê de sedema ev paşketina berhemên cotkaran ji genim hin hişkesaliyê hin neguhdanê hin ji tenebûna pêdiviyên çandiniyê çi ye? روشة زحمة أصلا باكر وجات في الباستو تفاهي شبه أوسط تاسية باكر وغيرو حكس هات يعني كرب شوابر هكيم بدل أو راستيش تفاهي روشة هواي كم داران أبو هات داران بدراستي صالنا هذه مدري في أساسي درباس نكدي يعني إصال داران أبو هات 20 مليون حتى 20 مليون درباس نكدي بو بيكي بس ده مالي راستي أب صارك حشك شوي هاد درهم فراني كيف درباس نكدي جالا بان هاد مكاشر سلاسة سوينا سيستو بنجي بون بنجي هذا بون هاد قرطن Atfazı şifir Allah tenaz bikin yani ew salên berî krîza Sûriye berî şoreşa Sûriya yani Sûriyayê dihat min askirin ban dewletên gelekî pêşketî berhemnayîna genim li ser asta rojlata navî gişî ji ber neguhdana desthilatdaran rêveberiya xweser hişkesaliye ji ber şer û alûziya got Sûriye rûdayê hemû nabin bandor bû hêdî ev qet taşandiniyê pê bandor dibe û lawaz dibe أساسي وقتا باندور دبي شرع درباز بسرع شرع سوري أكيد درباز يعني باندور بي ما باندور حي أساسي حري سركة أو تأثير كريه لكن سر روشك هواي صارت تحشك هواي مثلا أو بيجي إنه إذا بريء خسر بيشكل كارم من البرنامج بيري مثلا أو بروجي يعابي سر الدين عابي سر إيك وطاقة هات سوار كريم يعني سر الموضوع كاتينه أبراسي أو مجالك يوجد حري كيمة مثلا أصلا رجعبا بالجديد يعني يوجد بيجي برهمي بوش بربي بربان بروجاني بيجي حري بسكين يعني أما سدمي أساسي يوجد بيجي باندور كلي قالكي فرامي سر روشة هواي صالك تشكي زواي يعني اللي بيجي أو بيدفين شاندنية بيسناك بو ريفابريا خسر وحكومت دمشق والآلي كار بجوتكار وكارب بيتر تشجيب به چاندنیه یک جه مثلا سمادا کیمیایی آدتا نرخی کدینا کنن جوتکاران یعنی هنک اموری تشجیع هنه به ویست کسن دستلاندار چه به بریا خسر به شو حکومت دمشق و پیشکش جوتکار تاگو کارب به زراعت آخر بردوام بکن. راست هلبة تشتكي يقولوا هلبة راست تشتكي تشجيع جوتكار هذا بيجيب الباشمة بوري آگاهی گوشمار هاتی گوتن ای سال گرک جنم طوله گوری بلا کلام چوکار طوله کی وجه نافکی کی ارزانه دو وجه رمزی بیش بو علی تایا چوکار ده اکثر اصلا با پروژات سوری ما براسي علی حکومت سوری هیوی براسي جبی علی ده مندی حتی نکه تی علی کاری برياليه خسر نكت حتى رجع يعني اما وقت بيجي رياليه خسر بوري آگاهی بري زان حاضر كرانتي هي طوب حاضر كرني اسبوع بلا كمان جوكار رد دور مبروك تعرف رمزي ام سپاسیات سیت سپاس يعني نفيد هرم الجزيرة رجعباي كردستاني وك بسبيك اماجا بكر دهات ناسكرم بزنبيلا خواري سر توايا سورياي اكبر هم جي دهات وك جنبو جهبو نيسكو بامبوبو
وقال لك يعني کەس وڵاتی جۆتکار دەبارە ژیانە خۆشێ دابێت کارێک بۆ جۆتکاریە بیان بەرهەمێن یان بۆ هاتن وەکە تالیە و شتیدن و هەروها باندۆر قال لك کارگە هات کرد دەما بۆ بەرهەمێ گەنم باش بوو لەم واتوان ساڵێن داویدا شبەر هشکە سالیە شبەر ئەو شەر و ئالوزیا بۆ سووری ڕوودایە باندۆر ڕاستەڕاست لێ کەرتا چاندنیە کردە نەتەنێت هەرێمی ڕۆژاوای کوردستانی تەبایە سووریای باندۆرەکە پڕ خراپ کردیان. بەڵێ دارە بەرەکات پەیامنێری کورسات نی و سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ میوانەکەش دەچمە هەولێر لەسەر هەمان بابەت میوانێکم دەبێت کە شێخ هیشام عەبدولخالق شارەزای کشتوکاڵە و پێشتریش پۆستی بەڕێوەبەری داتا و پلاندانانی لە وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانە بووە کە ئەکشێخ سڵاو لێبێت لە دۆخێکی وەکو ئەم وشکە ساڵی و بێبارانی ئەم ساڵ بەرۆکی جوتیارانی گرت پێویستە چ پلانێدا بنرێت بۆ ئەوەی پارێزگاری لە بەروبوومی کشتوکاڵی بکرێ بە تایبەت گەنم. سڵاوت لێبێ زۆر سپاس دەکەم بۆ نەرفەتە وەڵی بەڕاستیەکەی ئیشی زۆر کرای لە وەزارەتی کشتوکاڵستان چەندین ساڵە بۆ ڕوبەڕوونەوەی ئەو وشکە ساڵیەیە کە بەڕۆکی هەرێم گرتێ چەندین ساڵە بۆ پێ دەچی بە جۆرەی گۆڕانکاری کە شەواکەی ئێستا ئەو مشکە ساڵی احتمالە چەند ساڵشکە بەردەوام بیتن بەڵە خۆی چەند هەنگاوەکەیە زیاتر ئەگەر ئەوەی بکەین دروستکردنی بۆ پۆندی بچووک و دروستکردنی بەنداوی بچووک و مام ناوەندی بۆ گلدانەوەی ئاو بە تایبەتی کاتی باران ئەو پۆندانە بە کەڵک دێت لە کاتی بارانبان گلدانی ئاو جگە لەوانە ینی بیرروکەشتکەش هەیە ئەگەر ریسایکردنی ئایپیس بکەین بۆ بەکارهێنانی لە کشتوکاڵ ئەو شتانە زۆر باش دەبی بۆ بەڕەنگاربوونەوەی وشکە سادی بەداخەوە ئەمە زیاتر زەویەکانمان دێمیە نەک بەراوبیتن تقریبان 1970 زەوی ڕوبەری زەویمان بەراوە دێمیە نەک بەراوبیت. باشە سەبارەت بە ئاودانی گەنم ئایا پرۆسەیەکی قورسەوە جوتیاران دەست بۆ ئەم بابەتە نابن ئەو زەویانش کە زەوی دێمین کارێ بکرێت کە سیستمێکە بێت قەرەبووی ئەو بێبارانیە بکاتەوە و سیستمی ئاودان بێت خۆی ئەگەر هەر کشتوکاڵەکە ئەگەر سیستەمی ئاودانی پێشکەوتووی نەبی بە تەکید سەرکەوتوو نابیت ئێمە کە ئەڵێن ئایپیس ریسایکل بکرێت ستا چەندین وڵاتەیە بۆ منۆکو ئوردن وەکو هند ئەمانە هەموو ئایپیس ریسایکل دەکەن بۆ بەکارهێنانی بۆ کشتوکاڵ ئێمەش هیچمان لەوان کەمتنی ئەمە دەتوانین ئەم پرۆژەیە بەکار بینین و برشالکردنی ئەو پیسەکان بۆ ئاودانی کشتوکاڵی جگەلەوەی ئەگەر چەندین پۆند و ئەوانە دروست بکرێت ئەوە کێشەی کەم ئایمان زۆر کەمتر دەبێت. ئاستی پۆند و بەنداوەکان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وەکو پێویست نین کە لە دۆخێکی وەکو ئەم وشکە ساڵیەدا فریاد ڕەسی بەرەوبوومی کشتوکاڵی بن بەخوای ئەوی ئەم ئاگادارم ئێستا چەندین پرۆژەی بچووکەیە چەندین پۆند دروست کرایە و دەیانیت کەش لە بەرنامەیە دروست بکرێتن بۆ گلدانەوەی ئاوی باران و ئاوکەم ئاویەکە ئەو بکاتن جگەلەوەی ئێستا ئیتیجای وەزارەتی کشتوکاڵ بۆ ئەوەندەیە دروستکردنی بەنداوی بچووک و ماوناوەند ئەوان زیاتر ئیسپادەی لێ دەکرێت لە بواری کشتوکاڵ بە تایبەتی لە ئەوەی باش سەبارەت بە ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیایی ئێستا هەیە لە دنیادا سوودی لێ دەبینرێ بۆ زۆر بوار لە نێویدا کشتوکاڵیش ئایا لە هەرێمی کوردستان ئاستی هاتنە ناوەی تەکنۆلۆژیا بۆ خزمەتکردنی کەرتی کشتوکاڵ چۆن دەبینی کاکیشام بە گوێرەی ئەو ئەزمونەی کە بەڕێزێ لەو بوارەیە هاتە بەخوای بە ئەو ساڵانەی ئێستا پاشە ئەو چەند ساڵی ئاخیری ئێستا ئیتیزاهی وەزارەتی کشتوکاڵ بە گشتی دۆەوەیە ئامێری پێشکەوتوو بینتە ناو کوردستان و چەند هەنگاوێک هاندرایە بەڵام پێویستی زیاتر هەنگاوی زیاترە باشم ئێستا وشکە ساڵی بۆ ڕۆچمەیدا ئەوە بەڵێ کاک شێخ سەبارەت بە وەرگرتنی ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو تا چەند کار بۆەوە کراوە جوتیاران لە ڕووی ئەزمموونەوە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو وەربگرن خولیان بۆ بکرێتەوە یاخود تەنانەت وەزارەتی کشتوکاڵیش سوود لە ئەزمموی وڵاتان ببینێ بۆ پێشخستنی کەرتی کشتوکاڵ چونکە ئەگەر پلانێکی باش هەبێت ڕەنگە خۆ ئامادەکردن بێ بۆ دۆخێکی نەخوازراوی وەکو
وشکە ساڵیش و تا ڕادەیەک پلانەکان بتوانێت فریاد ڕز بێت. بەخوای لە ڕاستیدا ئەو چەند ساڵی ئاخیری ئێستا وەزارەتی کشتکار چەندین دیدار و کۆبوونەوە و شاد ناردنە بۆ دەرەوە و شاد هاتنە بۆ ناو هەرێم و جگەلەوەی UNDP و ئەوانش هاوکارن یعنی بەڕاستی ئێستا چەند ساڵەکە باشە ینی سوودەکی باش وەزارەت لێوەرگرتە و ئەزمونە ئەزمونی وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتە کشت و کاڵیەکان وەکو ئیسپانیایە ئیتالیای ئەوانە یعنی پەیوەندێکی باشە نێوان هەرێم و ئەو وڵاتانە بۆ سوودوەرگرتن لە ئەزمونی وان. بەڵێ کاک شێخ سەبارەت بە ساڵی داهاتوو ئەم ساڵ ساڵێکی وشکە ساڵ بوو لە بەشێکی ناوچەکانی کوردستان و بەروبووم کەم بووە بەرهەمی گەنم کەم بووە لە دۆخێکی وادا دەبێت چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ساڵی داهاتوو خوا نەخواست گریمان ساڵی داهاتووش هاوشێوەی ئەم ساڵ وشکە ساڵی بوو چۆن خۆمان ئامادە بکەین چۆن پلانێکی گشتگیر دابنرێ بۆەوەی دووچاری دۆخێکی خراپ نەبینەوە. بەخوای تاکە چارەسەر ئەوەیە کە چەند پۆندێکی بە پەلە دامرێ پۆندی بچووکە ئەوانە بۆ گلدانەوەی ئەو بە تایبەت لە ئەوروبەرە ناوچە کشت و کاڵیەکان کە سوودی لێوەربگیرێت جگەلەوەی وەکو جەنابەت فەرمووی دابینکردنی ئامێری پێشکەوتوو بۆ اقتصادیکردنی بەکارهینانی ئاو بزگەلەوەی چەندین تەرزی ئەومان هەیە پێ دەدێن مقاومە لە جەفاف بە خۆشحالیەوە ئەوە وەرەبەراتی بنەتۆمان هەیە ئەو کار لەسەر ئیشەی دەکا و توێژینەوە کرایە لەسەری ئەم بنەتۆیان ئەدابین بکرێ تا ڕادەیەک کێشەی کەم ئاوی حەل دەکاتەوە. بەڵێ سەبارەت بە پرۆسەکانی وەرگرتنی گەنم و بە بازارکردنی ئەوەی کە بینیمان عێراق ڕێژەیەکی کەمی بۆ هەرێمی کوردستان دیاری کردبوو جوتیاران گلەییان دەکرد تۆ پێت چۆن ئەو ڕێژەی دیاری کراوە بۆ ئەم ساڵوە تا چەند گرنگە خەمێک لەوەش بخورێ ئەگەر گریمان لە دۆخێکی واشە گەرمێکی زۆرمان بەرهەمهێنا چۆن بە بازاڕی بکەین. بەخوای لە ڕاستیدا ئەو کێشەی چەندین ساڵە ئەو ڕوبەڕووی وەزارەتی کشتکاڵ دەبتەوە چەند دەمن ینی پەیوەندیم بە وەزارەتی کشتکاڵ نەماوە بەڵێ شارەزایەکی کشت و کاڵی بوو لە بەڕێستم کرد. بەڵێ بەخوای ئەوە چەند ساڵە ئەو کێشەیە ڕوبەڕووی کشت و کاڵ و جوتیارانی برات جوتیارەکانیش دەبتەوە بۆی کەم وەرگرتنی ئاستی کەم وەرگرتنی بەرەمی جوتیارانی کوردستان ئەمە کێشەکە ساڵانە ڕوبەڕووی وەزارەتی کشت و کاڵ دەبتەوە بەڵام ئەو ساڵە وا دیار بوو تەنانەت عێراقیش نیوەی بەرهەمی خۆی وەرگرت چکەم ئەوان دابینیان کرد ئەوەندە ڕوبەرە دەچیندرێ بەگەرن تەنها ئاویەکانیانەوە کردبوو بە تاکید بەشی کوردستانش لەو حسەیەکەم دەبتەوە بە تاکید بە دڵنیایە شەکەمە ینی کێشەی جوتیاران لەوەیە کە ساکردنی بەرهەمەکانیانە بە تاکید کێشەیە. بەڕێز شێخ هیشام عەبدولخالق شارەزای کشت و کاڵ سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆم دەرفەتە. هەر لە بابەتی پەیوەست بە وشکە ساڵی بێبارانی وشکە ساڵی بێبارانی لە ڕۆژاوای سربیا کاریگەری خراپی لەسەر بەرهەمی تووتڕک یان لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان پێڵەن تۆڕک دروست کردووە وای کردووە وەرزی پێگەیشتنی میوەکە پێشکەوتووە و بەشێکیشی وشک بۆتەوە و با بڵێن کەڵکی کۆکردنەوەیان نەماوە چکە لە وەرزەکەی خۆی پێشکەوتووە و بەسەر چووە بەپێی داتاکانی ژووری بازرگانی سربیا و بڵێن ئەو داتایانی کە خسوێتی ڕوو ساڵی ڕابردوو بە بەهای هەناردەکردنی یاخود بەهای هەناردەکردنی تۆڕک نزیکەی 300 ملیۆن دۆلار بووە. جوتیارانی تووتڕک یان تۆڕ کە بە زێڕی سوور ناودەبرێت لە جیهاندا لە بەردەم وشکە ساڵی و گەرمایەکی پێوانەیدان لە ڕۆژاوای سربیا و هۆشداری دەدەن لەوەی خراپترین وەرز لە 10 ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی گەورەترین هەناردەکارانی ئەو میوە دەبێتەوە. لەژێر خۆری سوتێنەردا هەڵگرەکان بە ناو کێڵگە وشکبووەکانی تۆتڕکدا دەڕۆن و بە دوای ئەو چەند میوەیەدا دەگەڕێن کە هێشتا خراپ نەبووە. وەرزی وشکە ساڵی 6 هەفتە زووتر لە ناوچەی ئارێلیا دەستی پێکرد کە نزیکەی 120 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای بەلگرادەوە دوورە. ئەمەش زیانی بە کۆکردنەوەی بەرهەمەکە گاندووە و وای کردووە بەرهەمەکە زووتر لە کاتی خۆی پێبگات.
ئیڤان میتیش دەڵێت پێشتر باشترین هەڵگر بووم لێرە ڕۆژانە 100 تەنانەت 120 کیلۆم کۆ کردوێتەوە ئێستا بە زەحمەت دەتوانم 20 یان 25 کیلۆ کۆکەمەوە. Kod mog prijatelja ovdje, kod Mileta. بە پێی و زانیاریانی بانکی جیهانی بڵاوی کردوێتەوە داری دەخەن کە سەربیا لە 2023دا لە پلەی یەکەمی هەناردەکاری جیهانی چەند جۆرێکی تووی بەستوودا بووە لە نەویاندا تۆتەڕک داتاکانی ژووری بازرگانی سەربیا دەری دەخەن ساڵی ڕابردوو نزیکەی 80,000 تۆن تووتڕکی هەناردە کردووە کە زۆربەیان بۆ بازاڕەکانی فەڕەنسا و ئەڵمانیا دەڕوات. بەڵام بەهۆی ئەوەی نزیکەی 2 مانگە باران نەباریوە و سیستەمی ئاودێری نیە جوتیاران خراپترین وەرزیان لە ماوەی 50 ساڵدا بەڕێ دەکەن. میلان پرۆستران پرسپۆڕی ئابووری گشتوکاڵی ڕایگەن زێڕی سووری سەربیا یەکێکە لە گرانترین بەرهەمەکانی هەناردەکردنی وڵاتەکە و لە نێو ئەو بەرهەمە زۆرانەیە کە بەهۆی کەشوهەوای وشک و گەرمەوە تووشی زیان بووە. krajem marta pa početkom aprila. ئەم تووە یەک لە سەرسەی هەموو ئەو میوەیەی لە وڵاتەوە هەناردە دەکرێت پێک دەهێنێت و بەپێی داتاکانی ژووری بازرگانی لە ساڵی 2024دا بەهای هەناردەکردنەکەی نزیکەی 290 ملیۆن دلار بووە. لە هەولێر پێشبڕکێی خەڵاتی کووردە بۆ وتاری ئابووری بەڕێوە دەچێت کە تایبەتە بە وتار نووسین بۆ قوتابیانی زانکۆ. وتارەکانیش دەبێت وتاری ئابووری بن و ڕێکخراوی کوردستان بۆ گەشەپێدان با بڵین سەرپەرشتی ئەو پێشبڕکێی کردو و ڕایگەیاندووە ئەو چالاکیەتیش دەخاتە سەر گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان. ڕێکخراوەکە باسی لەوەش کردەوە پێشبڕکێیە بۆ ئەو خوێندکارانەیە کە خولای توێژینەوە و داهێنان و گەشەی ئابوورین و دەرفەتێکی مانادارە بۆ خستنە ڕووی بیرۆکەکانیان. هەر ئەمڕۆ لە کاتی ڕاگەاندنی براوەی پێشبڕکێکە کنسۆڵی کۆریا وتارێکی هەبوو و باسی لەوە کرد کە گرنگە ئەم چالاکیانە هەبن بۆ گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان. Economic development means efficiency. پەرەپێدانی ئابووری بەواتای کارامەیی دێت. ئێوە سەرچاوەی مرۆیی باشتان هەیە بەڵام ئەگەر عەقڵێکی ئابووری لەگەڵ پلانێکی ئابووری لەگەڵ نەبێت ناتوانیت ئەو سەرچاوانە بەکاربهێنیت. بۆ پەرەپێدانی ئابووری کوردستان ئێمە دوو ڕێگامان داناوە. یەکەمیان دانانی پەیمانگایەکی لێکۆڵینەوەیە وەک KDI لە کۆریا. کاندیدمان لێرە هەیە کە لە کۆریا فێر دەکرێن. ئەو پەیمانگایە بە دانانی پلانی ئابووری بەناوبانگە و ئێستا بەهۆی ئەو پەیمانگایەوە کۆریا لە زۆر بواردا پێشەنگە. لە داهاتوویەکی نزیکدا کوردستان پەیمانگایەکی لەوجۆری دەبێت. نوێنەرێک لە پەیمانگاکەەوە هەڵدەبژێدرێت و دەنێدرێت بۆ کۆریا تا لێکۆڵینەوە لە ئابووری کوردستان بکات و بەوەش پلانی تایبەت بە خۆتان هەبێت. پێویستە عەقڵێتی خۆتان بەکاربهێنن نەک عەقڵی دەرەکی. Learn in Korea. KDI is very famous for economy. لاولێرەوە دکتۆر نەبەسخەیات سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ گەشەپێدان لەسەر ئەم بابەتە وەردەگرم. دکتۆر سڵاو لێبێت پێمان بڵێ ئامانجی ئەم پێشبڕکێ بۆ چی بوو و چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ دروست بوو؟ هەمولایەک زۆر سوپاس. ڕێکخراوی ئێمە ڕێکخراوی کوردستان بۆ گەشەپێدانە ڕێکخراوێکی تازە دروستکراوە تقریبەن ساڵێکە دانراوە بە تەنسیق لەگەڵ کۆنسۆڵی گشتی کۆریایی باشوور کار دەکەین. ئێمە ئەو ڕێکخراوە بیدایەت دەمانویست ڕێکخراوێک بێت تەنها بەس بۆ گەشەپێدانی ئابووری بێت بەڵام دوای بیرکردنەوە و ئیستیشارە لەگەڵ چەند کەسانێکم لە ناو حکومەتەوە لە دەرەوەی حکومەتەوە لەگەڵ پسپۆڕ و پرۆفیسۆر و ئەوانە وتمان بە زیاتر گەورەتر بکرێت بیکەینە ڕێکخراوی کوردستان بۆ گەشەپێدان نەک تەنها بۆ گەشەپێدانی ئابووری. بەنسبەت ئەم چالاکی ئێستاکە خەریکین ئەم پێشبڕکێی کوردە ئەوەرد با بڵین ئەمە بیرۆکەی خۆمان بوو ویستمان وەکو یەکەمین چالاکی ئەم ڕێکخراوە بیکەین بۆ ئەوەی قوتابیانی
قوتابیانی زانکۆیەکانی هەرێمی کوردستان ئاشنا بکەین بە چۆنیەتی نووسینی وتار لە بواری ئابووری بۆ ئەوەی گەنجەکانمان فێر بن چۆن بتوانن ڕای خۆیان دەربڕن بتوان ببنە بەشێک لە پرۆسەی گەشتپێدانی ئابووری هەرێمی کوردستان. بەڵێ ئەمڕۆ کاک دکتۆر ئەمڕۆ چالەکیەکە چۆن بەڕێوە چووە براوەکان کە دیاری کران وتارەکانیان لە چ بوارێکان نووسرا بووە بە دەرفەت هێزان پرسیاری ئەوە بکەم بە گشتی کە با بڵێن بژاری وتارەکانتان کرد وتارەکان لە چ ئاستێکا بوون؟ وتارەکان طبیعی تا ئێستا وتارەکان نەکراوە ینی ئێمە وابزانام غەڵەتێک هەیە لە مەسەڵەت غەڵەت تێگەیشتێکێ بەڵێ بەڵێ ئەمڕۆ پێشبڕکێکە ڕاگەێنرا نەک براوەکان ئەمە ڕاگەیاندنی پێشبڕکێکەیە بەڕاستی تا ئێستا ئێمە ڕامان طبعاً لە یەکی شەشەوە ڕامانگەیاند مەجموعەیەک خەڵک هاتن تەقدیمیان کردووە بەڵام ویستمان ئەمڕۆ لەم ئیڤێنتەیە بۆی بتوانین زیاتر دەنگەکانمان بگاتە هەموو بەشەکانی کوردستانی پێمانی و دهۆک و زاخۆ و هەڵەبجە و هەموو شوێنێک بۆی هەموو ئەو گەنجانە دەرفەتیان پێشکەش ئەوی خۆیان پێشکەشکن. کەواتە با پرسیارەکەم بەو جۆرە بکەم چەند وتار تاوەکو ئێستا گەیشتۆتە دەستی ئێوە و ئەوەی کە بینراوە وتارەکان لە چ ئاستێکان؟ هەتا ئێستا 12 وتار گەیشتۆتە لای ئێمە بەڵام ئێمە پێشبینی دەکەین لە دوای ئەم ئیڤێنتەی ئەمڕۆ زیاتر لە 100 وتار بێت چونکە ئەم جارەیان لەگەڵ هەموو زانکۆکان قسەمان کردووە و لەگەڵ هەموو بەشەکانی زانکۆکان ئەوانیش لە پیجەکانی خۆیان لە سۆشل میدیا و لە هەموو شوێنێک پایان بڵاویان کردوێتەوە ئەمڕۆژ بەڕێک و پێکی بڵاومان کردەوە بە جوانی تێمان گەیاندن کە ئەو پێشبڕکێیە بۆ کێیە چۆن دەکرێت کۆندیشنەکانی ینی شەپ سڵتەکانی چین ئەوەیە تا ئێستا کە بۆمان هاتووە لە ئاستێکی خراپ نییە بەڕاستی ینی من بەلامەوە شۆکینگ بوو بۆ من یانی سیرم کرد کە تەلەبەی مەرحەلەکانی بەکەلوریۆس لە زانکۆکانی ئەمە بتوان وا بە ئینگلیزی وتاری جوان بنووسن و لەسەر گەشەپێدانی ئابووری اینجا هەندێکیان هەیە تیمی باڵێن زراعەوە گرتووە سێکتەری کشت و کاڵی هەندێکیان سێکتەری تەکنۆلۆژیا هەندێکیان لەسەر سێکتەری ئیکۆنۆمیک چی پێوترێ مەناخ زۆر شتیان باشە کاک دکتۆر سەبارەت بەم وتارانە لەکوێ بڵاو دەکرێنەوە دواتر واروها ئایا لەکوێ ئەرشیفەکرێن بۆ ئەوەی کەسێک ویستی سوود لەم وتارانە ببینێ بگەڕێتەوە بۆی؟ بەڵێ ئەمە بە زۆر بە سپاسەوە مجلەیەکێ ئەمە گۆڤارێکێ بکە بە ئینگلیزی دەردەچێت لە هەرێمی کوردستانیش بناوی کوردستان کرۆنیکل زۆر سپاسەوە ئەوان وتیان ئێمە ئەو وتارانەی ئێوە لە لای خۆمان بڵاو دەکەینەوە هەم بە شێوەی مەقالە لەسەر وێبسایتەکەی خۆشمان و هەم بە شێوەی کوتەیبێک یعنی نامیلکەیەکی بچووک ئەوانە هەم کۆ دەکەینەوە دەیکەنێک کتێب و پرنتی دەکەین و تەوزیعی دەکەین لەسەر هەموو زانکۆکان و حکوومەت و ئەو شوێنانێک کە پێویستیان بدەی بەخۆڕایی. بەڵێ وەڵا دوایین پرسیارم ئەوەیە کە براوەی خەڵاتەکان چیان پێدەدرێت و چەند براوە دیاریەکرێ؟ بەڵێ زۆر سپاسی کاک حازم کوردە دەکەین خاوەنی شنگڵبانە ی ڕەواندوس کە ئەو هەستاوە بەڕاستی بە پێشکەشکردنی ئەوە خەڵاتە ما دامان ناوە ئەم ساڵ بۆ 6 کەس بێت یەکەمین کەسمان باڵێن یەکەم کەس کە دەردەچێت بە پلەی یەکەم $1000 وەردەگرێت بە پلەی دووەم 2 کەس هەڵدەبژێرن هەریەکی $750 پێ دەدرێت لەی سێ هەمیش 3 کەس هەڵدەبژێرین هەریەکی $500 ببینێت یعنی کەواتە بە خۆی گشتی 6 کەس سودمەند دەبن لەو خەڵاتە 6 وتار براوە بەڵێ 6 وتار براوەی خەڵاتەکە بن 6 وتار براوەی خەڵاتەکە دەبن هەموو ساڵیش دووبارەی دەکەینەوە. بەڵێ بەڕێز دکتۆر نەبەسخەیات سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ گەشەپێدان سوپاس کە لەگەڵمان بوویت. جەنگی باجی بازرگانی نێوان ئەمریکا و ئەوروپا کاریگەری لەسەر ئابووری ئەڵمانیا و ئێرلەندا دروست کردووە و
مەترسی لەسەر 5 ملیار و 400 ملیۆن دۆلاری بازرگانی ڕۆژانەیە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری داوە لە سەدا 30 باش بخاتە سەر هاوردەکردن لە یەکێتی ئەوروپا کە بڕیارە لە یەکی ئابەوە جێبەجێ بکرێت. بەهۆی ئەم بڕیارەوە پێشبینی دەکرێت بەرزبوونەوەی نرخی کۆمەڵێک کاڵای ئەوروپی لە بازاڕەکانی ئەمریکای لێ بکەوێتەوە، هەر لە کەرەستەی ئەڵمانی و پەنیری فەڕەنسیەوە تا کاڵای لوکسی ئیتاڵی و دەرمانی دانیمارکی. بە پێی داتاکانی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا، ئەمریکا و یەکێتیەکە گەورەترین هاوبەشی بازرگانی و بەرهێنانی دوولایەنان لەسەر ئاستی جیهان. نزیکەی لە سەدا 30 بازرگانی کاڵا و خزمەتگوزاری جیهانی و لە سەدا 43 بەرهەمی ناوخۆیی جیهانی پێک دەهێنن. بازرگانی نێوان واشنگتن و بڕۆکسل تەنها لە ساڵی ڕابردوودا نزیکەی 1 تریلیۆن و 96 میلیارد دلار بووە کە یەکسانە بە نزیکەی 5 میلیار و 400 میلیۆن دلار بازرگانی ڕۆژانە. سەرۆکی ئەمریکا چەندین جار ڕەخنەی لە یەکێتی ئەوروپا گرتووە و پەیوەندی بازرگانی نێوان هەردوو لای بەنادات پەروەرانە داناوە. هەروەها ئاماژەی بە زیادبوونی قەبارەی بازرگانی یەکێتی ئەوروپا لەسەر بنەمای دۆخی ئابووری ئەمریکا کردووە. لە بەرامبەردا یەکێتی ئەوروپا ڕەخنەکانی واشنگتن ڕەت دەکاتەوە بۆی زیادی بازرگانی نێوانیان لە ساڵی ڕابردوودا تەنها 67 میلیارد دلار بووە کە لە سەدا 3 بازرگانی نێوانیان دەکات و ئامادەن 190 میلیارد دلاری تر قەباری بازرگانیان پەرە پێ بدەن بۆ هاوسەنگی تەرازووی بازرگانی هەردوولە. بەهۆی ململانەی هەردوولە پێدەچێت پیشەسازیەکانی دەرمان و ئۆتۆمبیل و فڕۆکە زۆرترین زیانیان بەرکەوێت. پێشبینی دەکرێت ئەڵمانیا، ئیتاڵیا و ئیرلەندا لە نێو ئەو وڵاتانی ئەندامانی یەکێتی ئەوروپادا بن کە زۆرترین زیانیان بەردەکەوێت. جگە لە سەدا 30 باجی گومرگی لەسەر کاڵای ئەوروپی، هاوکات لە سەدا 50 باج لەسەر ئەلەمنیۆم و پۆڵا و لە سەدا 25 لەسەر ئۆتۆمبیل بەجێگیری دەمێنێتەوە. یەکێتی ئەوروپا تا ئێستا وەڵامی وادەی داهاتووی ترامپ بۆ سەپاندنی ئەو باجە نوێیە نەداوەتەوە. بڕیارە سبەی دووشەمە وەزیرانی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا کۆ ببنەوە و تاوتوێی چۆنیەتی باشترین وەڵامدانەوەی و هەنگاوە بکەن. یەدەگی فیدراڵی ئەمریکا ساڵانە تاقیکردنەوەیەک بۆ سیستمی بانکی وڵاتە دەکات بۆ ئەوەی ئاستی بەرگری بانکەکان لە کاتی قەیراندا هەڵسەنگێنێت. تاقیکردنەوەکە بەو شێوەیە کە بانکەکە دەخەنە بارودۆخێکی قەیران و پاشەکشەی ئابووریەوە بۆ ئەوی بزانن دوای لە دەزانی ئاستێکی دیاریکراو لە سەرمایی سەرەکی چ پرۆژەیەک لە سەرمایەکەیان بۆ دەمێنێتەوە و لە تاقیکردنەوەکەی ئەم ساڵیشدا بانکە ئەمریکیەکان ئەدایەکی باشیان هەبووە. یەدەگی فیدراڵی ئەمریکا لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە کە 22 بانکی گەورەی ئەمریکا بەرگەی ڕوودانی پاشەکشەی ئابووری دەگرن بەو پێی کە لە تاقیکردنەوەیەکدا لە بارودۆخی پاشەکشەیەکی گریمانەیی بەسەرکەوتووی دەرچوون. لە تاقیکردنەوەیەکی ساڵانەدا کە پێی دەوترێت تاقیکردنەوەی فشار و ئامانج لێ هەڵسەنگاندنی سەقامگیری سیستەمی بانکیە دەرکەوتووە ئەو 22 بانکە دوای ئەوەی 550 میلیارد دلار زیانیان بەرکەوتووە توانی ویانە ئاستێکی گونجاو لە سامان و سەرمایەکەیان ڕاگرن. دابەزینی سەرمایی سەرەکی و بنەڕەتی بانکەکان لە تاقیکردنەوەکەدا تەنها لە سەدای 1.8 بووە و ڕێژەی سەرمایی گونجاو لە بانکەکان بە تێکڕایی لە سەدای 11.6 بووە. ئەوە لە کاتێکدایە کە پێویست بوو دوای دابەزینەکە لانی کەم تەنها لە سەدا 4.5 سەرمایەکەیان بەدەستەوە بمێنێت. ئەو دەرەنجامە دەری دەخات کە بانکەکان لە کاتی شۆک و قەیرانە ئابووریەکان بەرگریەکی باشیان هەیە و بەو هۆیشەوە دەتوانن بەشێک لە زیادەی سەرمایەکەیان بە شێوەی قازانجی کاش یاخود بە شێوەی دووبارە کڕینەوەی پشک بگەڕێنەوە بۆ خاوەن پشکەکان. هەندێک لە چاودێران دەڵێن لە بارودۆخێکدا کە گەشەی پێدانی قەرز خاو بووتەوە زیاتر سەرنج دەخرێتە سەرکڕینەوەی پشکەکان نەک پێدانی قازانج بە شێوەی کاش. بەڵام هەندێک لە پسپۆڕان پێیان وایە بە لە بەرچاوگرتنی هێز و سەرمایی بانکەکان ئەگەری هەیە پێدانی قەرز بەرز ببێتەوە بە تایبەتی لە کاتێکدا بەکاربەرانی ئەمریکا هێشتا لە بارودۆخێکی دارایی باشدان.
لە تاقیکردنەوەکەی ئەم ساڵدا ئەدای بانکەکان بەراورد بە ساڵی ڕابردوو باشتر بووە. یەکێک لە هۆکارەکانی ڕەنگە بۆ ئەوە بگەڕێتەوە کە سیناریۆی تاقیکردنەوەکەی ساڵی 2025 ئاسانتر بووە بەراورد بە ساڵی 2024. سیناریۆکە پاشەکشەیەکی جیهانی لە خۆ گرتووە کە بریتی بووە لە دابەزینی نرخی خان و بەرەی بازرگانی بە ڕێژەی لە 30%، دابەزینی نرخی خان و بە ڕێژەی لە 33% و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری بۆ لە 10%. لە نێوان بانکەکاندا JP Morgan باشترین ئەدای هەبووە کە ڕێژەی سەرمایەکەی لە 14.2 بووە و لە بەرامبەردا BMO بە ڕێژەی سەرمایەی گونجاوی لە 7.8 لە کۆتایی ڕیزبەندیەکەدا بووە. تاقیکردنەوەی فشار لەم ساڵدا لە ئەمریکا لە کاتێکدا بەڕێوە چووە کە پرۆسەی تاقیکردنەوەکە پێداچوونەوەی پێدا دەکرێت و یەدەگی فیدراڵی بەنیازە بەهۆی هەندێک تێبینیەوە دەربارەی نەبوونی شەفافیەت و ناسەقامگیری گۆڕانکاری لە پێکهاتەی تاقیکردنەوەکەدا بکات. هەر شاد بن.